باش ئەوە بینیمان کە هاوکارمان نیان ڕابۆچوونی خەڵکی سەبارەت بە پیری وەرگرتە بوو. ئەمە وەکو خودی خەڵک و کۆمەڵگا پیری بەو شێوەیە دەبن. هەندێکیان هەیە پیری لە ڕوخسارە پێناسە ئەکەن، هەندێکەڵەن نەخێر بۆکۆ خانمەوتی من پیرم چونکە جەرگم سوتاوەتە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئەو بارودۆخی کە لە کۆمەڵگا بەسەری دێت یا لە درێژایی تەمەنی بەسەری دێت پیری بەو شێوەیە پێناساکەن. جا بۆی کە بزانین شێوە دروستەکەی پێناسەکردنی پیری چییە، ئێمامانەوێت لەگەڵ پسپۆری تایبەت سەبارەت بەوە قسە بکەین کە لەبارەی نەخۆشیەکانیشەوە بزانین، لەبارەی تەندروستیەوە، لەبارەی بارودۆخی جەستەییەوە شارەزابین بزانین پیری بە چ تەمەنێکەوترێت. دکتۆر سامان تاهیر پسپۆری نەشتەرگەری گشتی کە ئەم بەیانە لەگەڵ ئێمەیە بەخێر هاتن تەکەین. سپاس بۆ ئێوە، سپاس لە بینەرانی بەڕێزش. دکتۆر لە ڕووی زانستیەوە بە چ تەمەنێک دەوترێت تەمەنی پیری، لە چ تەمەنێ بەرەوسەرەوە هەڵکشێت ئیترەوە تەمەنی پیریە؟ بەڵێ خۆی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بەو بوارە کە لەو بوارە دەکۆڵنەوە یاخود باڵین توێژنیوان لەو بوارە هەیە گرنگی بۆ بوارە دەدەن. یەک لەوانە با بڵێن کە بە تەندروستی مرۆڤ دەدات لە سەرەتا لەدایکبوونەوە تاوەکو کۆتایی تەمەنی کۆتایی ژیانی WHO بۆ نمونە. یەک لە پێناسەکانی WHO تەمەن بەگشتی طبعاً باز دەکەین زۆر جار هۆکار زۆرن بۆی کە تەمەنەکە ئەم تەمەنە هەندێک بەرەوسەرەوە هەڵکش یاخود بەرەو خوارەوە بهێنرێت بەپێی فاکتەرەکانی دەوروبەر، بەپێی فاکتەرە دەروونەکان، فاکتەرە کۆمەڵایەتەکان، فاکتەری نەخۆشی دیکە کەسانێک بۆ نمونە لە تەمەنی 50 ساڵیدا وەکو لە راپۆرتەکەی ئەو پامێری بەڕێستانە ئەو پامێری کەناڵەکەتانە دەرکەوت لە 40 ساڵی خۆی بە پیرەزانێ، بەڵام هەیە لە تەمەنی 80 ساڵشە خۆی پێ پیر نییە بۆ نونە، بەڵام ئەمانە بەپی فاکتەرەکە دەگوەڕن. بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی باز دەکات تەمەنی 70 بۆ 73 ساڵی تەمەنی پیری دەست پێ دەکات ناڵین ئەو تەمەنە باوڵین پیرن، بەڵام لەوە بەسەرەوە ئینجا بە پیر دادانرێت، لەوە بە خوارەوە بە پیر دانارێت، بە تەمەنی مامناوەند دادانرێت. بێگومان تەمەنی پیریش هۆکارێکە بۆ یاخود فاکتەرێکە بۆ توژبوون بە زۆر نەخۆشی جەستەیی، بۆ زۆر نەخۆشی دەرونی. چۆن مناڵێک ئەگەری توژبوونی بە هەندێک نەخۆشی جەستەی و دەرونی هەیە زیاتر بە بەراورد لەگەڵ کەسێکی تەمەن مامناوەند زیاتر بە بەراورد لەگەڵ کەسێکی پیر، و کەسێکی بە ساڵات و پیریش هەندێک نەخۆشی هەیە تایبەتە بە هەندێک نەخۆشی پیری بە کەسانی پیر و بە ساڵاچوو کە لە تەمەنی مناڵی و گەنجی و یاخود تەمەنی مامناوەندا کەمترە. کەواتە بەگشتی خۆی بەپێی جیاندەرەکەش بەپێی ڕەگەزی کەسەکەش دەگۆڕێت. بەگشتی تقریباً تەمەنی پیری وەکو باسم کرد تەمەنی 70 ساڵی بەسەرەوە بە پیردادانێت بۆ پیاوان، بۆ ئافرەت ببوورە بۆ ئافرەت تقریباً بەگشتی ئەتوانین بڵێن 3-4 ساڵێک درەنگتر بە تەمەنی پیری دادانێت. ئەم بەپێی بەشێک لەو پێناسە جیهانیەکان. باشە کاتە لە ڕووی ڕەگەزیشەوە چەند ساڵ جیاوازی لە نێوان ژن و پیاوانە هەیە بۆی کە بڵێن ئەمە تەمەن چۆتە ناو تەمەنی پیریەوە و تەمەنی پیری دەست پێ ئەکات. ئەمە سپاس دەکەین دکتۆر، هەر لەگەڵم بمێنەرەوە جەنابەت وەکو پسپۆڕێک کە لە ڕووی جەستەییەوە زیاتر باسی کەسی بە ساڵاچوو لەگەڵ جەناب تاکەین و پرسیارە لێکەین. خات و فریشتەکەوەش لە سلێمانیەوە وەکو دەروون ناسێک کە دەتوانێت وەڵامی زۆربەی پرسیارەکانمان بداتەوە لە ڕووی دەریونیەوە چۆن مامەڵە لەگەڵ کەسێکی بەتەمەن و کەسێکی پیر بکەین کە ئێستا دکتۆر ئاماژەی پێکرد لە سەر و تەمەنی 70 ساڵیەوە کە ئەچێتە ناو تەمەنی پیریۆ، نەک بڵێن ئێستا ئەمە پیرە بەڵام هەنگاوە بۆ تەمەنی پیری ئەنێت. ئەوە خات و فریشتە لەگەڵمانە. خات و فریشتە بەیانیت باش، هیوای بەیانێکی باشت بۆ ئەخوازم تەندروست بیت. با بزانین لە ڕووی دەرونیەوە بە چ تەمەنێک ئەوترێت دەروون ئەم بینەرانینتە سپاس. با بزانین لە ڕووی دەرونیەوە چ تەمەنێک هەیە کە ئەم تەمەنە ئیتر تەمەنێکی پیری بێت، چونکە ئەگەر بەڕێزت ئاگادار بوو بیت هەندێک لەو کەسانی کە لەگەڵ هاوکارمان نیان گفتوگۆیان کرد بە ڕوخسار نیان شوبهاند یاخود باسییان نەکرد لە ڕووی ڕوخسارەوە یاخود لە ڕووی تەمەنەوە، بە دڵ بە دەروون باسی تەمەنی پیریان کرد. ئێوە ئاڵێن چی وەکو دەروون ناسێک؟ زۆر سپاس پێشەم شتێ بەیانی ئێوە بینەرانتان باش. هیوادارم زۆربەی زۆرتان هەست بە پیری نەکەن. لە ڕاستیە لە ڕووی دەرونیەوە ئەکرێ پۆلەن بکرێ بۆ دووشت. ئەو قسە باوەی کە لە ناو خەڵکا هەیە دەڵێ تەمەن تەنها ژمارەیە، لە ڕاستیە بەشی زۆری ئەو شتەوانیە.
مرۆڤ دوو هینی هەیە ئەگەر بکرێت دەنگەیاتەوە لە لای من ئەگەر برادرانی تەکنیک ئەوە لا بەرن هاوکارانم ئەگەر یارمەتی دەربن و لە ڕاستیە لە دوو ڕووەوە ئەکرێ بە دوو بەشەوە تۆ بەشێکیت هەیە کە سەعاتێکی بایۆلۆجیت هەیە لە لەشە بەشەکەی تری تۆ ئەو سەعاتت هەیە کە ساڵ و ڕۆژ و سەعات و هەمووی لەسەر حسابە واتە ئەو قسە باوەی کە دەکرێت نەخێوانە تەمەەن لەو ڕۆژێک کە لە دایکە بین حسابە لەسەرمان بەداخەوە تەبان هەتا دواتر بەڵام لە ڕووی بایۆلۆجیەکەوە ئەمەیە کە ئەتوانرێ ئیشی لەسەر بکرێ و ئەمەیە کە زۆر جار لەناو خەڵکە باوە دەڵێن من بە دڵم هێشتا گەنجە یان ڕۆحم هێشتا گەنجە و ئەمەش لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی زانستی فیزیکیە و لە ڕووی دەرونیشەوە ئێمە بەڵێ ئەتوانین خۆمان بە گەنجی بهێڵینەوە و بە تۆکمەی بهێڵینەوە واتە ڕۆحێکی ئاسوودەمان هەبێ و ڕۆحێکی گەنج ئامێزمان هەبێت یعنی لە ڕۆحمانە پیر نەبین بۆ ئەوەی ئەوە نەکەین دەبێ چەند قانونێک هەیە ئێمە پەیڕەوی بکەین یەکێک لەو قانونە باشانە کە دەکرێت ڕۆحت تۆکمە بکە و ڕۆحت بە گەنجێتی بهێڵێتەوە قانونی وەلانانە واتە هەرچیەک جەنجاڵی بۆ دروستکردی لە ژیانە تۆ وەلای بنیت بەڵام نەک وەلای بنیت کە ئیشی لەسەر نەکەی نەخێر ئیشی لەسەر بکەیت و دوایی وەلای بنیت بۆ ئەوەی نەبێ بە زەختێک لەسەر دڵ و دەروونت باشە قانونی بەڕێوەبردننی کاتێکێکیکەیە لەوانە کە تۆ بتانی کاتەکانت بە باشی بەڕێوە ببیت و پلانت هەبێ لە ژیانە ئامانجێکت هەبێ باشە کەواتە ئەو قسەی کە دەوترێت کەسێکە بەرەو تەمەنی پیری دەچێت یا تەمەنی هەڵەکشێت زیاتر دڵی بە دنیا خۆشترە هەر هەمان قسەی جەنابتار لە ڕووی دەرونیەوە کەسەکان هەست بە پیری ناکەن ئەگەر گرنگی بە خۆیان بدەن ئەگەر خۆیان چۆنەڵی سەرقاو بکەن بە زۆر شتەوە با لەگەڵ ئەم بابەتەیە بۆستین دواترە گەڕێمەوە بۆلات دکتۆر لە ڕووی جستەییەوە لە ڕووی خواردن و خۆراکەوە ئێمە زانی خواردنی مناڵ جیاوازە خواردنی کەسێکی تەمەن مامناوەند ئیتر پێویستی بە کالۆری و پرۆتینێکی زۆرترە کەسی بەتەمەن لە ڕووی خۆراکەوە ئەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێت خۆی لە کەسانی بەتەمەندا زۆربەی زۆری ئەندامەکانی جەسە تووشی نەخۆشی یەکجار زۆر دەبنەوە ئەو جە نەخۆشەکە لە کو ئەندامی هەناسە و کو ئەندامی سووڕی خوێن بگرا لە جەڵدەی مێشک و جەڵدەی دڵ و زەبحەی سەدری و بەرزبوونەوەی چەوری خوێن و ئەم شتانەوە بگرێت تا دەگاتە شێر پەنجەی پرۆستات نەخۆشی فتەق شێر بەشێک لە جۆرێک لە جۆرەکانی شێر پەنجەی ڕژێنی دەرەقی بۆ نمونە شێر پەنجەی قۆڵۆن شێر پەنجەی سیەکان ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە بە شێوەی سەطحی ئاماژەمان پێکرد ئەجینا نەخۆشەکانی جار زۆرن لەو تەمەنەدا کە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوە لە کەسانی بە ساڵاتچوودا مادام کەسەکەت ڕوبەڕووی ئەم نەخۆشیانە بێتەوە فاکتری مەترسی زۆر بێت بە توشبوون بەم نەخۆشیانە کەواتە دەبێت لە شێوازی خواردنەکاندا ئەوەندە فاکتری کە پێڵێن فاکتەری با بڵێن ریڤرسبل ئەو فاکتەرانی کەوا دەکرێت پێچەوانە بکرێنەوە دەکرێت مەسەلەن لە دەسەڵاتی مرۆڤ خۆیدا هەندێک شتێوەکو دەڵێت لە تەمەنی لە کەسانی بە تەمەندا زۆرە لە دەسەڵاتی کەسە بە تەمەنەکەدا نییە تەمەن هەر هەڵک شێ بەرەو سەرەوە لێرە یەک قەوسم بیتێ خواردن کاریگەری هەیە لەسەر پیربوون لە ڕووی جەستەییەوە هەندێک خۆراک هەیە بیخۆین زووتر تەمەن ئەڵێن بۆ نمونە پێستە چرچە بێت توانای جەستەییت کەمترە بێت کاریگەری ڕاستەوخۆش ئەگەر نەبێت کاریگەری ناڕاستەوخۆ هەیە بۆ نمونە کەسانەکەن تەمەنیان 30 ساڵە وەکو تەمەنی 6 ساڵ بەدەرەکەن بۆچی لە بەرەوەی قەڵەون بۆ نمونە ئەوە یەکێکە لە با بڵێن نمونونەکان کەواتە پارێزی بکات لەو خواردنانی کە بۆ نمونە چەوری زۆرە بۆ نمونە کە شەکری زۆرە ئەو خواردانە زیاد بکە کە پڕۆتینی زۆرە سەوزە و میوە و زەڵاتە بۆ نمونە کە فایبەری زۆر تێدایە کە ڤیتامیناتی زۆر تێدایە توخم و کانزا و خوێ بە سوودەکانی جەستەی زۆر تێدایە لەم لە تەمەنی بە ساڵاتچووندا بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەم خواردان لە جەستەی زیاد کات ئەو خواردان کەم کاتەوە فاکتەری توشبوون بە نەخۆشیەکانی شەکرەیە زەختە زیادبوونی چەوریەکانە ئەمانەش خۆی لە خواردنە شیرینی و نیشاستە و خواردنە زۆر چەورەکاندا دەبینێت زۆر باشە دواتر باسی خەویش ئەەکەین لە کەسەکانی بەتەمەن بەڵام با خات و فریشتە وەڵامی ئەوەم بداتەوە کە باسی ئەوەمان کرد لە ڕووی دەرونیەوە گۆڕانکاری دروستە بێت ئەگەر کەسەکە خۆی ئاگاداری خۆی نەبێت بەڵام هەندێک کەسەیە کە کەمێک تەمەنی هەڵ ئەکشێت خات و فریشتە وای لێ دێت کە حەزەکات گرنگیەکی زیاتری پێ بدرێت حەز ناکەم بڵێم وەکو منداڵی لێ دێت بەڵام ئەتوانین بڵێن دڵی ناسکتر ئەبێتەوە زووتر زویر ئەبێت
دەمێ بزانم لە ڕووی دەرونیەوە ئەمانە چۆنە بێ مامەڵەیان لەگەڵکەین لەگەڵ کەسێکی بەتەمەن کە هەندێک جار تەنانەت بیانوشمان پێ ئەگرن و بۆچی واکەن؟ وایە ڕاستەکەی هەنێ جار بیانوش ئەگرن. بۆچی واکەن؟ لە ڕاستی مایکل ڕۆیزن کتێبێکی زۆر تایبەتی هەیە باس لەواکە کە لە 26 بۆ 38 ساڵی مرۆڤ ئەگۆڕێت وەرچەرخانێکی زۆر دیار دروستە بێت لە مرۆڤەکانە لەم تەمەنەیە 26 بۆ 38 ساڵی و دوای ئەوەش بێگومان وردە هەر بڵین تەمەن زۆرترە بێ یان هەستکردن بە تەمەن زۆرترە بێ. بۆچی وامان لێ دێ؟ مرۆڤ وا دروست بووە کە هەتا لە گەشەیە بێ پێی وایە گەنجە، بەڵام گەشە بە بەرزبوونی باڵا بە پێست جوانی بەم شتانە ئەناسرێتەوە. سەر لە نوێ پێناسەکردنەوەی تەمەن و چوونە تەمەنەوە یەکێکە لەو شتانەی کە هیوادارم لە ڕێگی ئەم بەرنامەیەوە ئەو ئیشەمان کرد بێ کە سەر لە نوێ پێناسەی ئەو شتە بکەینەوە ببورم پێناسەی تەمەن. ئەویشەوەی بۆچی مرۆڤ وای لێ دێ؟ لە ڕاستی هەموو مرۆڤێک وای لێ نادێ، وای لێ نایە. مرۆڤەکان وایان لێ دێ کە زۆر تووشی سترێسە بن. بەڕێزی دکتۆر و جەنابتان باستان لە هۆکارە فیزیکیەکان جەستەییەکان کرد، بەڵام هۆکارە دەرونیەکان یەکێک لە هەرە خەتەرترین ئەوەیە کە مرۆڤ بەرگەی سترێس نەگرێ. ژیان بەشێکی زۆری یان زۆرترین بەشی کێشە و ناخۆشیە. مرۆڤ لە کاتی کێشە و ناخۆشیە هەست بە بێدەسەڵاتیەکە. هەستی بێدەسەڵات بوون سترێسێکی زۆر بۆ مرۆڤ دروستەکە. ئەمە واد لێ ئەکا کە تۆ ساڵانەکە ئەچیتە تەمەنەوە هەستێکی زیاترت هەبێ بە تەمەن، تۆ هەستێکی پیر بووێ 28 ساڵ بی، بەڵام هەستکردنت بە پیری زۆرترە بێت. باشە دکتۆر لێرە باسی لەوە کرد کە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی فیزیکیەکەیەوە ڕەنگە ژدان کەمێک درەنگتر بچنە ناو تەمەنی پیرەوە پیاوان زووتر. لە ڕووی دەرونیەکەشیەوە باست لەوە کرد کە نەمانی توانای جەستەیەکە وای لێ ئەکات کە گرنگی زیاتری بێت. بە تایبەتێمێ لەبارەی پیاوانەوە بزانم. پیاوان کە ئەچنە تەمەنەوە تۆزە تووڕەتر ئەبن، وەک بڵێ ئەو توانە جەستەیی جارانیان نەماوە، بۆ نمونە وەرزشکارێک بووە، بۆ نمونە کەسێکی بەتوانە بوو، ئێستا ئەو توانایی نەماوە زیاتر هەست بە پیریەکات. ژنان زیاتر خەریکی ئەو کارە ئەبن کە نەوەکانیان بەخێوەکەن، واتە هەر لە چالاکیە هەر هەن، بەڵام پیاوەکان ڕۆڵیان نامێنێت. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە زیاتر لە ڕووی دەرونیەوە بشەڵەژێن و بیان و گربن. نەخێ لە ڕاستی من هاوڕانیم. زانست ئەوەمان پێناڵەیە کە پیاو زووتر بە تەمەنە بێ یان هەست بە پیریەکە یان ژنان زیاتر هەست بە پیریەکەن. لە زانستی دەرووناسیاوە نیە تۆ چەندێک سترێس و خەم و خەفەت و ناخۆشیت هەبووە چەندێ هەستت بەبێ دەسەڵاتی کردووە ئەوە نەزووتر پیرە بیت. ڕاستەوە کوتم لە 26 بۆ 38 زیاتر هەست بە پیریەکەی، بەڵام لە تەمەنی 50 بۆ 60 سێ جار خێراتر تۆ هەست ئەزمموی پیرەتیەکەی لە ڕووی جەستێ و لە ڕووی دەرونیشەوە. واتە شتێکمان نییە بە تەحدید پێمان بڵێ بێگومان تۆژینەوەی بچووک لێرە و لەوێ هەیە، بەڵام مرۆڤ چەندێ سترێسی هەبوو ئەوە نەزووتر هەست بە پیریەکات، لەوانەیە پیریش نەبوو بێ، بەڵام هەست بە پیریەکە کە تۆ هەستت بە پیری کرد ئەزمموی پیرەتیت کرد لە ڕێگەی ئەو ژیانە و شێوازی ژیانەوە کە ژیاویت بێگومان لەش نایەت لەگەڵتا. ئەو کاتە تۆ لەش هاوتەری بەڕۆن بەڵام لەگەڵ یەکە ناڕۆن، واتە دەرونی مرۆڤەکە لە شوێنێکە بێ و جەستەشی لە شوێنێکە بێ. من ئەمەم لە زۆر لە چارەخوازەکان لەلا من کەیس لەلامە بینیومە، من کەسم بینیوە 20 ساڵەوە هەستی 50 ساڵێکی هەیە و لەشیشی بە شوێن ئەو خەمباری و سترێسی و بێدەسەڵاتی ئەکات کە ئەو هەستی پێ ئەکات. واتە فەرقێکی ئەو تۆ ناکرێ. لە ڕاستیە ئەگەر سەیری ڕسمی نزیکەکانتان بکەی گەر ڕێگەم بدەی ئەمەیان تەواو بکەم. ئەگەر سەیری ڕسمی نزیکەکانتان بکەی ژن و کوڕ و کچێک کە ئەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە لەو ساڵی کە هاوسەرگیریان کردووە هەتا 10 ساڵی تر سەیری وێنەکانیان بکە، ئەو وێنانیان زیرەکەی ئافرەتەکە زووتر پیر بووە.
تەمەنی زۆرتر پێوە دیارە بۆ چونکە خودی پرۆسی مناڵبوون و مناڵ پەروەردەکردن پرۆسەیەکی ئەجگار قورسە و سترێست ئەکا خەمبارت ئەکا بێدەسەڵاتت ئەکا لەوانەیە نەتوانی کە ئامانجی خۆت وەکو مرۆڤێک دابنی لەگەڵ ئەو هەموو بەرپرسیارانەی تر بۆیە لە ڕاستیە ئافرەت زووتر تەمەنی پێوە دیاری ئەیە بەڵام لەوانەیە بۆ هەنێ ئافرەت وانە بێ کە هێشتا بیەوێت لەبەرەوەی بە ئامانجەکانی نەگەشتووە ئەڵێ کە مناڵەکانم تۆزێ گەورە بوون اینجا بە ئامانجەکان وەگەم بۆیە تەواو بە پێچوانەوەیە ئافرەت زیاتر تەمەنی پێوە دیارەیە وەک لە پیاوە باشە خات و فریشتە دێمەوەلات بەڵام ئەمەوێت جیاوازی لە نێوان هەردووکیانم بۆ دەربخەیت لە کۆمەلگای ئێمە پیاوان بە چ شێوەیەک و ژنان بە چ شێوەیەک چونکە ئێمە لەو کۆمەلگەین کە هەر لە تەمەنێکی گەنجیا ئەزانین ئێمە ئەرکی بەرپرسیارەتی دایک و باوکمان لە تەمەنێکی پیری لەسەر شانە بۆیە ڕۆڵیان هەیە لە ناو خانەوادا دێمەوەلات دکتۆر سەبارەت بەوەی کە ئەگەر سترێسێکیان هەبێت یاخود ئەگەر کێشەیەکیان هەبێت ئەوە زیاتر هەست بە تەمەنی پیری دەکەین هەر تاکێک لە ئێمە لە ڕووی ئەوەی کە ئەم تەمەنانەی کە ئێستا هەن تەمەنی بە ساڵاچوون و پیرن لە ڕووی جستەیەوە بە وەرزشکردن یاخود ئەو چالاکیە جستەیانەی کە هەیە تا چۆن دەکاریگەری هەیە لە سەریان بۆ ئەوەی کە چۆنەڵێت ڕۆح ڕەوانێکی شاتریان هەبێت بە کورتی وەڵامی پرسیار دەمە بەڵام با کۆمنتێکی زۆر کورد لەسەر قسەکانی فریشتەخام بدەم بزەبت هاوڕام ئەو هاوڕانە بوو لەگەڵێن بەڵام ئێمە هاوڕان لەگەڵ ئەو لەبەرەوەی ئەوەی باسمان کرد ئەو پێناسانەی پیربوون زیاتر من بەسمان لە تەمەنە چ تەمەنێک ئەگەری توشبوون بە هەندێک نەخۆشی جەستەیی هەیە ئەمە لە پیاودا بەو شێوەیە کە باسمان کرد لە ئافرەتیشدا بەو شێوەیە کە باسمان کرد کە 3-4 ساڵێکی تەمەنیان هەیە ئەمە پێناسەیەکی عالەمیە بەڵام قسەکەی ئەویش هاوڕان لەگەڵی 100% ئەو زیاتر باسی لایەنە ڕووکەشەکەی دەکات لە چ تەمەنێکە وەکو خۆی گوتی تەمەنی پیربوونی پێوە دیارەیە بەڵێ بێگومان فاکتەری وەکو باسمان کرد پێشەوەی ئەو باسی ئەو بابەتە بکات ئێمە گوتمان فاکتەری کۆمەڵایەتی فاکتەری دەرونی لەعنی هەبوون نەبوون ناو کۆمەلگا تعامل لە ناو کۆمەلگا دەوروبەرەکەت لە چ کۆمەلگایەکە دەژیت ئەمانە هەمویان هۆکارن بۆی کە پیری وەکو خۆی دەڵێ پێوەی دیار بیا پێوی دیار نەبێ ئەو باسی تەمەن ناکە باسی لایەنە ڕووکەشەکەی دەکات لایەنە ڕووکەشەکە 100% لەگەڵین بڵێ خەڵک لە تەمەن 40 ساڵدا پیربوونی پێوە دیار خەڵکیشەیە 70 ساڵە هێشتا خۆی پێگەنجە بەڵام ئەوی ئێمە مەستمانە دیاریکردنی ئەو تەمەنە ئەو پێناسەیەکی جیهانیە لەو تەمەنە بەشەر بە پیر دادەنێت ئیتر تۆ پێت خۆشە پێت گەنجە خۆت پێگەنجە یان زۆر لە پێش ئەوە خۆت تێ پیر بووە ئەوە وەکو دەڵێ حاڵەتی تایبەت و حاڵەتی ئیستیسنائین سەبارەت بە وەرزشکردن لە هەموو تەمەنێکە بێگومان حتا لە تەمەنی منداڵێکیشە گرنگی و ئەهمیەت و تایبەتمەندی خۆی هەیە لە تەمەنی گەنجیدا هەروە بەڵام لە تەمەنی پیریدا بۆچی زۆر گرنگە چونکە کەسانی بە ساڵاچوو لە زۆر شت دادەبڕێن بۆ نمونە زۆر نەخۆشیان لێ کۆ دەبێتەوە تەمەنێکی گەنج لەوانەیە پێویستی بە وەرزشە بەڵام نەخۆشی نییە چۆن بڵێ بۆ خۆ پاراستن لە نەخۆشی تا ڕادێک ئەم شتان دەکات یا خۆ هەیە ئەو کەسانی کە ئەچنە بە ساڵاچوون ئەوە تەمەن چوونەتە ناو تەمەنی پیرۆ ئیتر وردە تووشی ئارترۆزە بن توانێ ڕۆشتنیان کەمترە بێ ئەمانە چۆنە بێ وەرزش بێگومان وەرزشەکانیان تایبەتە ببوورە جەناب قسەکەم پێ بڕیت دکتۆری تایبەتمەند لەو مەجالەیە کە مەسەن تووشی گرفتەکان جونگە دەبێ نەخۆشەکان جونگە دەبێ دکتۆری تایبەتمەند وەرزش تایبەتمەندی بۆ دادەنێن واتە وەرزشەکە شتێکی گشتی نییە بەڵام بە گشتی بۆ نمونە نەخۆش کەسە بە ساڵاچوو بە پێ دەڕوا وەکو باسم کەسێکی گەنجش پێویستی بە وەرزشەیە بەڵام تەمەنی بە ساڵاچوو هەر لە ڕۆ کۆمەڵایەتێکەشەوە بۆ ئەوی ئەو کاتە بۆ نمونە کاتێبی ئیش نەبێت بیر نەکاتەوە تووشی گرفتی دەرونی نەبێت پێویستێکی یەکجار زۆری بە وەرزشەیە سەرباری وەرزش خواردنەکانی ژەمەکانیان ڕێک و پێک بن بڕێکی زۆریش لە مەنەکان ڕۆژانە بخواتەوە لە هەمووشی گرنگتر وەلو لەوانەیە زیاتر پسپۆڕی فریشتەخانیش بێت لە ینی کۆمەڵایەتی زۆر بەهێز بکات تەمەنی بە ساڵەچوو زۆر پێویستی بەوەیە کە سۆشیالایز بێت کە بە کۆمەڵایەتی بێت ئەجیناز بەکەوتن لە ماڵەوە یاخود بێگومان زۆری دوای دەخات لانی کۆمەڵایەتی بوون تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکی بەشێکی زۆر لەم نەخۆشە سایکۆسۆماتیکە یاخود دەرونیانەی کە پەیوەندیان بە جەستەوە هەیە و کاریگەری لەسەر نەخۆشی جەستەیەکان دروست دەکەن بەشێکی زۆری ئەمانە کەم دەبێتەوە باشە خات و فریشتە ئێستا ڕات چییە بەرامبەر بەوەی کە ڕۆڵی خانبێکی بە تەمەن و بە ساڵاچوو لەگەڵ پیاوێکی بە ساڵاچوو کە لە ماڵە نەنک و باپیرن وا ئەکات کە ئێمە ڕۆڵێکی دیکەیان پێ بدەین لە ماڵەوە پێشتر ئەوان ئێمەیان بەخێو ئەکرد ئەوان چاودێری ئێمەیانە کرد دواتر ئێمە دیسان و هەمان ڕۆڵیان نەدەینە بەڵام بە بچووکترکردنی ڕۆڵەکە بۆ نمونە نەوەکانیان لەلادانین پیاوێکی بەتەمەن مامۆستای زانکۆ بووە بەڵام ئێستا خەریکی باخەوانیە واتە لە ڕووی جەستەییەوە
دیسانەوە هەمان توانە ئەمانێ بە بچووکترکردن بیان دێنێ لە ڕووی دەرونی و چەندە کاریگەریە بێ لە سەریان بۆی کە هەست بۆ نەکەن کە هیچ ڕۆڵیان نەماوە وەلاوە نراون. بەڵێ لە ڕاستی ئەگەر وشەکەی بەڕێزت بگۆڕم بچووکردن ڕۆڵێکی بچووکردن لە ڕاستیا ڕۆڵێکی گەورەتر هەیە. خانمێک تەلەفۆنی بۆ کردم وتی مناڵەکەم دەوروبەرم زۆر تەسیرم تێ ئەەکەن بە نەگەتیڤی مناڵەکەت بۆ ناخێتە ڕەوزە بەڵام من مناڵەکەم جاران خواردنی لێ ناوە دایکەکە ماڵی ئێستا بۆ درۆنەکەمەوە بۆ بەڕێستەوە بینەرانیش ئەگەر ڕێگەم پێ بدەی ئەوەش ڕوون بکەمەوە بۆ بەڕێست و بۆ بینەرانیش. خانمەکەوتی مناڵەکەم دەوروبەرم پێمەڵێن بۆچی مناڵەکەت ناخەیتە ڕەوزە. وتی بەڵام منەمەوێ مناڵەکەم لە لای دایک و باوکم بێ باوکم کەسێکی مۆسیقی ڕۆژانە مۆسیقای بۆ لێ ئەدا دایکم فێری زۆر شتی جوانیەکە. لە ڕاستیە یەکێک لەو شتانەیە کە ئەکرێ کۆمەڵگی ئێمەی پێ بەرە و پێشەوە بچێ ئەوەیە دیسان سوود وەرگرتن لە جیاتی وەلانان و بە پیر ناوزەندکردنی ئەوانەی کە چوونەتە تەمەنەوە دەکرێت بەرپرسیارەتێکی زۆر گەورەتریان بینێ بۆیە لەگەڵەوانە بوومتم سەر لەنە بڵێ نەک ڕۆڵێکی بچووک ڕۆڵێکی زۆر گرنگە چ باشترە ئەگەر دایک و باوکت مناڵەکەت بۆ بەخێو بکەن هەتا تەمەنی قوتابخانە لەوە باشتر چی لە ڕاستیە ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەیە کە سیستم دایەنگە و دواتر قوتابخانە ئەی بابڕێەوە ئەکرێ دایک و باوک ئەگەر توانیان هەبێ ئەگەر پەیوەندی کۆمەڵایەتیەکە بەهێز بێ بتوانن ئەو ئیشە بکەن. مرۆڤ لە سێ بەشی سەرەکی پێکاتوە بەشە جستەیەکی کە بەشی بەڕێز دکتۆرە بەشی دەرونیەکەی کە بەشی منە و بەشی کۆمەڵایەتیەکەی واتە تۆ لە هەموو تەمەنێکی ژیانتە لە مناڵەوە کە لە سکی دایکایەتی هەتا ڕۆژی مردن ئێمە پێویستمان بە هەر سێ بەشەکەیەتی لە ڕووی جستەیەوە تۆ تۆکمەبی بۆی بمێنیتەوە تەمەن زەفەرت پێنە باوەکو کوردەڵێ و لە ڕووی دەرونیەوە تۆ بتانی ئەو شتانە بکەیت کە دەروونت تۆزی ئارامترە بێتەوە چونکە کێشە حەلکردن بەشێکی گەورەی ژیانە ئەگەر تۆ کارامەیی ئەوەت نەبێ و توانایەکی باشت نەبێ کە کێشە حەل بکەیت زووتر تەمەندیسان لە ڕووی دەرونیەوە زەفەرت پێبدا لە ڕووی کۆمەڵایەتێکەوە کە پرسیارەکەی بەڕێستە ئەوەیە کە ئێمە چۆن دیسانەوە سوود ببینین لە هەر مرۆڤێ لە هەر تەمەنێکا بێ ئەویش لە ڕێگەی یەکێک لەوانە کە باستان کرد کە بتوانن ئاگایان لە مناڵەکان بێ کە بەڕای من ئەمە ئەرکێکی ئێجگار گەورەیە و دووبارە تۆ لە هەر تەمەنێک هابی پێویستت بەو سەرنجە کۆمەڵایەتیە هەیە چۆن مناڵێک پێویستی پێیەتی گەورەیەکیش پێویستێتی بەڵام لە شازێکی ترا ئەو پێویستیە خۆی نمایشەکات. باشە سپاس دەکەم خات و فریشتە دکتۆر ئەوەی کە گرنگە لە کەسانی بە ساڵات و باسی خواردن و وەرزشەکەیمان کرد لە ڕووی خەویشەوە ئەکرێ بڵین تۆزێ خەو گۆڕانکاری بەسەر دێت ڕەنگە زووتر بخەون و زووتریش هەستن لە خەو یان زیاتر ئەخەون زۆر جار هەیە بەشێکیانەیە باسەکەنەڵن دایک و باوکی من هەر هەمووی بە خەو بەسەر ئەبا بەشێکیانەڵە زۆر زوو هەڵەستێ بەیانیان ئەمە لە ڕووی جستەییەوە هۆکاری پیربوونە چوونە بە ساڵات چوونە بەخۆی خو باسمان کرد چۆن گۆڕانکارە فسیۆلۆژیەکان لە مناڵێک تازە دایکە بێت تاوەکو مرۆڤەکە دەمرێت گۆڕانکاری فسیۆلۆژی بەسەر جستەی دادیە بۆیە توانین قۆناغی پیربوونیش بە قۆناغێک یەک لە قۆناغە فسیۆلۆژیەکان دابنین شەر نییە مەرجە نەخۆشی بێن کەسانەکەن تەمەنیان دەگاتە سەر 80 ساڵی هیچ نەخۆشیێکیان نییە بۆ نمونە ئەگەر باسی نەخۆشیە جستەیەکان بکەین واتە گۆڕانکارەکان فسیۆلۆژین کە گۆڕانکارەکان فسیۆلۆژی جستەی مرۆڤکارن دەنجین جستەی مرۆڤ هەندێک گۆڕانکاری بەسەردادێت هەندێک گۆڕانکاری هۆرمۆناتی بەسەردادێت ئەم گۆڕانکارانە وا دەکەن کەوا کاریگەری لەسەر خەوی هەبێت کاریگەری لەسەر خواردنی هەبێت کاریگەری لەسەر لانی کۆمەڵایەتی هەبێت ئەو بەشێک کە پەیوەندی بەخەوە هەیە و پرسیاری جەنابەت بوو ڕۆژانە شەوان با بڵین خۆی بە شێوەیەکی گشتی کەسانی بە ساڵاتچوو لاواز و بێهێز و بەرگریان کەم دەبێت ئەمە گۆڕانکاریە فسیۆلۆجیەکان کەواتە زیاتر بێتاقەت دەبن زیاتر حەز بە خەو دەکەن بەڵام لەم قۆناغەیە مرۆڤەکە کەسە بە ساڵاتچووەکە کەسانی دەوروبەری کە گرنگی پێ دەدەن دەبێ وریابن نەهێڵن کەسەکە زیاتر لە ڕەگەزیمێ بێ یا ڕەگەزینێر بێت کاتێکی زۆر بەخەو بەرێتە سەر لە شەو ڕۆژێکدا خەوی شەوانە لە نێوان 7 بۆ 8 کاتژمێر بێ زۆر ضرورە ئەگەر کەمتر بوو هەوڵ بدەن چارەسەری بکەن جا لە ڕێی چارەسەری کۆمەڵایەتی و نەسیحەتکردن و فراهەمکردنی وەسایلەکانی خەو بێ بۆی یاخود ئەوە تا پەیوەندی بە پسپۆڕی دەرونی و پسپۆڕی
تایبەتمەند لە بواری ئەو نەخۆشیانە بکەن کە ڕێگری کردووە لە خەوەکە لە ڕۆژانەشا بۆ نمونە کەسانی بە ساڵاتچوو لە ڕۆژشا زۆر جار ماوەی یەکجار زۆر بەخەو بەسەر دەبن نیوەڕوان لەوانێت 4 کاتژمێر بنوێ بەیانیان لەوانەیە درەنگ هەستێت یاخود وەکو جەنابەت گوتت درەنگ بنوێ بەڵام زوو هەستێت ئەمەش دیسان ناتەبیعە نابێ بەو شێوەیەش کە کەسە بە ساڵاتچوو کەمتر بنوێ لەو حەددا بەڵام وەکو باسم کرد لە خەوی ڕۆژ نیو سعات بۆ سعات و نیوە کەواتە معدەلی سعاتێک ئاساییە و گرنگی خۆی هەیە بۆ ئەو قۆناغی تەمەن و ئەو گۆڕانفچولەجە کە لە جەستەی مرۆڤەکەدا کەسە بە ساڵاتچووکەدا ڕوویداوە بەڵام لەوە زیاتر وەکو باسم کرد چۆن 7 سعات لە شەودا زیاتر خراپە و کەمتریش خراپە لە ڕۆژشا لەو نیو سعات بۆ سعات و نیوە دیسان چ کەمتر بێ خراپە چ زیاتر بێ پێویستی بە چارەسەر و ڕێنمایی تایبەت هەیە. باشە سپاسی تۆکەم دکتۆر ئەمە دواپرساری جەنابە بوو دواپرساریش لە خات و فریشتە ئەمەوێت لە ڕووی دەرونیەوە باسی ئەومان بۆ بکات ئەگەر ئەم حاڵەتە هەیە لە ناو خەڵکە ئەوە چۆن نەهێڵین بمێنێت ئەویش ئەوەیەکە بە تەنزەوە مامەڵە لەگەڵ کەسی پیر و بەتەمەنا ئەکەن یا هەندێک جار بۆ نمونە ڤیددیۆیەکی لێ ئەگرێت لە سوۆسیال میدیا بڵاوی ئەکەنەوە یا هەندێک جار لە ماڵەوە بە تەنزەوە باسی ڕابردووی ئەو کەساکەن چ لە ڕووی کەسەکە خودی خۆی لە ڕووی دەرونیەوە چ کاریگەری هەیە و لەسەر کۆمەڵگەشت چ کاریگەریەکی بێت سەبارەت بە قەدر و قیمەتگرتنی کەسانی بە ساڵاتچوو بەتەمەن. لە ڕاستی لە ڕووی دەرونیەوە تۆ کە پێناستەی قسەکردنەکەین قسەکردن ئەکرێ یەک وشە ئازاری یەک گولەی هەبێت و بۆ کەسێک کە چۆتە تەمەنەوە زۆر گرنگە ئێمە مناڵەکانمان گەنجەکانمان وا پەروەردەکرده بێ کە بێ زەحمەت گولە مەتەقێنە بە کەسەوە باسکردنی تەمەن شتێکی زۆر هەستیارە بۆیە کە وشەکان بەکاردێنی پێویست ناکا بڵێ پیر بوویت بە کەسێک کە چۆتە تەمەنەوە ئەگەر 45 بێ لە کولتوری ترا 45 بیدایەتی تەمەنە ئەسڵەن ئەڵێن لە ناو یابانیەکانە 65 ئەڵێ بیدایەتی تەمەنە کە تەقاوت دەبێ ئینجا ژیان دەست پێەکە بۆیە زۆر گرنگە وشەکان هەڵبژێرین لە جیاتیەوەی بڵێ زۆر پیر بوویت چونکە ئەمە گولەیە کە تۆ عینەی بە ناخی و دەرونی ئەو مرۆڤەوە لە جیاتیەوە بڵێ ماشەڵڵا ئەزمونێکی زۆر باشت هەیە من ئەتوانم زۆر شتت لێەوە فێر بم یان مناڵەکەم ئەتوانێت زۆر شت لەو ئەزمونەتەوە فێر بێ ماشەڵڵا چەند جوان لەشی خۆتت ڕاگرتووە دەستخۆشیت لێ ئەەکەم کە چەند جوان دەرونی خۆتت بە گەنجێتی هێشتۆتەوە واتە هیوادارم وشەی پیربوون لا بچێیان کەمتر بەکاری بێنین چونکە زمانی کوردی وشەی جوانتری زۆر جوانی تێدایە کە بتوانین بەکاری بێنین بۆیە ئەمە تەسیرێکی زۆر گەورە ئەکات و ئێستا بە تایبەت لە ناو گەنجانە هەستی پێ ئەەکەم پیربوون یان دەستنیشانکردنی ئەوەی کە تۆ نیشانەکانی پیربوونت پێوە دیاری درا تەنان وەکو جنێ و بەکارێنرێ وەکو قسەی نەشیا و بەکارەهێنرێ هیوادارم ئەمە لە دایک و باوکانە لە پەروەردەیە تعزیز و تەکریم بکرێت هەتا مرۆڤ ئەو گول لە ئازاربەخشانەی پێوە نەدرێت چونکە زۆر ئازاربەخشە دوایەوە تەمەن شتێکە کە تۆ خۆت بڕیاری ئەدەی لە ڕاستیە جگەی لەوەی کە ساڵ لە دوای ساڵە چێتە سەری وەکو باسمان کرد ئەژمێرێت بەڵام ئەزمونکردنی تەمەن زۆر گرنگە کە ئەو بڕیارە بۆ خۆت بهێڵرێتەوە نەک خەڵک پێت بڵێ چونکە ئەمە زۆر ناشرینە و بەڕای من ئەزمونکردنی ئەو شتە ئەکرێ زیاتر پیرێت بکە بۆ نمونە لە کولتوری ئێمەیە زۆر زیاتر ینی مرۆڤەکان بە جورئەتێکی زیاترەوە باز لە تەمەنی تۆکەن لە ڕاستیان نابێوا بێت نابێ ئەو جورئەتە زیایەمان هەبێت و بە هەستیاریەوە بە شێوەیەکی نۆرماڵ نەگەونەش هەستیار بێکە پێی بڵێ تۆ پیر بوویت لە ڕێگەی قسەکانتەوە نەوتراو بەڵام بەڕێزەوە و هیچ کامێکمان حەقی ئەوەمان نەبێت کە بە بەرامبەرەکەمان بڵین تۆ پیر بوویت ئەو شێکی زۆر ناشرینی هیوادارم هەموو پەیڕەوی بکەیت. بەڵێ من سپاسی هەردوو میوان مەکەم سەبارەت بە تەمەنی بەساڵاچوون و ڕفتارکردن لەگەڵ بەساڵاچوان و لە ڕووی تەندروستی چۆن ئاگاداریان بین و گرنگیان پێ بدەین هەردوو میوانی من دکتۆر سامانتای پسپۆڕی نەشتەرگەری گشتی و خات و فریشتەکەوە دەروون ناس ئی مۆڵەت پێدراوی کلینیکی کە هەردووکیان لەگەڵمان بوون سەبارەت بەم تەمەنە قسەمان کرد ئەکە بەرەکەتی ماڵەکانن سپاستانەکەین. سپاس بۆ باش.